Ablacığım. Suat 1 kilo lokum ver ablama Suat. Vay 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 vay. Gazi ayda kurbaniye. Bir bela bir şatala inşallah öyle. Ama işte beklemişkin satışa. Sağ lokum dufruşun sağ aydi. Çerez merez dufruşun. Gazete ledeneri velet. Kalabalık alışveriş gavra. Hem jüverek yine. İnşallah ya işe hoş ve hem beklemişkin. Evet lokum 10 lira buyurun. Lokum 10 lira, lokum 10 lira. Bayrama lokum 10 lira bayrama. Çok güzel gidiyor. Kendi bütçemize göre de var. Ucuz da alabiliyoruz. Bütçemize göre alıyoruz, geliyoruz işte buralarda. İyi oluyor bizim için. Memleketten arkadaşlarım geldi, gezdiriyorum. ئەم کەلوپەلانە لە ڕێگای دووەمی شاجوانی جیهان لە وڵاتی ئوسترالیا خاتونی نامرات لە ڕێگای سنتەری ڕایال بۆ ئاڵگۆڕی کللتوری نادراوەتە شاری ڕانیا پێک دێ لە کۆمەڵێک کەلوپەلی پزیشکی زۆر هەم لە 6 قەرەوەڵەی پزیشکی بۆ کۆمەڵێک ئەشیعایی سینگ و کۆمەڵە کەلوپەلی جیاوازی تری پزیشکی بۆ نەخۆشخانەی ڕانیا و چەند نەخۆشخانەیەکی تری کوردستان ئەم خاتونە ئەمە دووەمین کۆنتێنەرێتی پێشتر بە سوپاسەوە لە ڕێگای منداڵپارێزی کوردستان کۆنتێنەرێکی تری بۆ کەلوپەلی منداڵان ناردووە وا بڕیارە لە ئایندەیەکی نزیکیش ئەم هاوکاریانە بەردەوام بێ وەک هاوکاریەک بۆ بواری تەندروستی لە ڕانیا. لە ئێستادا بەهۆی قەیرانەوە مشکلێکی زۆر بۆ هەموو سەحەکان دروست بووە هەتا حدێک دەتوانێت دەستمان بگرێ و ئەو پێویستیان ئەو پێداویستانی کە هاتووە بەشێکی زۆری خەستخانەکانمان بۆ کەڤەر دەکا ناڵێم 100% بەس وەکو هەندێک پێداویستی سەرەتایین کە ئێمە زەڕورە لە ئێستا و دەستمان ناکەوێ و ناشتوانین دەستمان پێیان ناگە و بە وەکەوەی کە بتوانین بخۆمان بیکڕین دەستیان خۆش بێ و سپاسیان دەکەین. جرادي تنال بيني بيفون شو مساعدهم من هيك انا شو بوركا في عيدي بوركا في 10 صولاجك يعني وقت في عيدي زيكو سيك نفا بيا دروش داكو موبين الحمد لله توي سيكت بينا بيرونغان قايرون بوركا بس نوفا وقت ترينو فيروتنجك يعني اول جوره 10 سالت بوري اول جوره دكانه مو صشور ازدواج بریتانیا هاتیمه خاص بر رمضان و عیدان مناسبه گلک تشتر زانت کنو لو حاجی که مارکت آورد کو یعنی رمضان مبارک جی که دینن مثلا پاکت چکلیتا 6 پانا بتتکن 4 پانا يعني قالك تشتي ارزون كن زيداش حدي مثلا كردستان از قلدن بالعكس تشتي خو جرانترت كان